بەشی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکانی ئاسایشی سلێمانی دەستگیرکردنی باندێکی ئەشکەسی ڕاگەیاند کە بازرگانیان بە مادە هۆشبەرەکانەوە کردووە لە شاری سلێمانیدا و چەند جۆرێکی جیاواز مادەی هۆشبەریان پێبووە. دەستگیرکراوەکان کوردن و ژنیشیان تێدایە. بەڕێوەبەری بەشەکەش دەڵێت بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە نێو گەنجاندا بە خێرایی زیادی کردووە. هاوکات ئاماژە بۆ وەش دەکات یاسای لێبوردنی گشتی و یاسای سزادانی مادە هۆشبەرەکان ڕێگرن لە بەرەنگاربوونەوەی بازرگانان و بەکارهێنەرەکان. بەو پێی ئەو کەسانەی بە لێبوردنی گشتی ئازاد کراون جارێکی دیکە لەسەر بازرگانی و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان دەستگیر کراونەتەوە. من ناشارمەوە لە 2007 تاکو 2007 چوار لێبوردن دەرچووە، سێنیان لێبوردنی گشتی بووم، دانیشان تایبەت بووە. بەداخەوە زۆر کەس لەوانەی کە بەر لێبوردنی گشتی کەوتون نێمە دەستگیرمان کردوونەوە کەواتە وازیان نەهێناوە. دیارە لەو قانونی عێراقی لە قانونی ئێمەژمە ڕێشێسۆشی ساڵی 65 کە قانونی چکۆنە باز لەو کەسانە دەکات کە بەکارهێنەری مادە هۆشبەرەکانە نەبێ ئەمانە چارەسەر بکرێن، شوێنێکە بێ نەخۆشخانەیەکە بێ ئەمانەی تیا چارەسەر بکرێت. بەداخەوە ئێمە تا ئێستا شوێنی چاومانیە و خەڵکانی تیا چارەسەرکەین، تەنانەت ئێمە وەکولایەنێکی جێبەجێکار وەکو ئاسایش ئەو کەسانە بە فەرمانی دادوەر ئەگرین ویان دەینە دادگا ئیتر ئەچنە چاکسازی گەوران. بەداخەوە تا ئێستا شوێنێک من نییە ئێمە ئەو کەسانەی تیا چارەسەکەین وە لەوانەیە کە ئێمەش دەستگیرمان کردوون. ئێمە بۆ ماوەی 14 ساڵە لە بوارەدا کار دەکەین. ئەو کەسانی کە دەستگیر کراون هیچ کامێکیان وازی لێ نهێناوە. ئێستا کە سنوورەکان ئاوەڵان و ڕێگریەکان وەک پێویست نین، لە ناوچە دوورە دەست و سنووریەکانیش خودی مادە هۆشبەرەکان دەچەندرێن و زیندان و سەنتەرەکانی چارەسەریش ساڕێژی دەردی موعتاد و ئالوودەبووی مادە هۆشبەرەکان ناکەن. ئەوەی دەمێنێتەوە هۆشیاری و ڕۆڵی خێزانە کە بەلای توێژەرانی کۆمەڵایەتیەوە زۆر گرنگە. لەبارەی نیشانەکانی کەسی بەکارهێنەریشەوە توێژەرێکی کۆمەڵایەتی دەڵێت بەپێی جۆری مادە هۆشبەرەکان خوڕەوشت و ڕەفتاری بەکارهێنەرەکەشی دەگۆڕێت. پێویستە دایکان و باوکان چاودێری ڕەفتاری منداڵەکانیان بکەن. دی نەخۆشی دیکە بەدای خۆیان هێرێ بەکارهێنانی مادە هۆشبەرەکان خێزانەکان پێویستە وشیاری ئەویان هەبێ بزان چۆن مامەڵە لەگەڵ نەوجەوانان و مامەڵە لەگەڵ ئەو کەسانە کە ئەندامانی خێزانەکانیان بکەن کە گومان ئەوان لێ بێ تووشی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بن، ئەگەر پێویستکە بیان بن بۆ سەنتەرەکانی تایبەت بە پشکنینی پزیشکی لە ڕێگەی پشکنینی میزەوە تا دکتۆر دڵنیا بێتەوە بەکارهێنە یاخود دەکرێ ڕەفتارەکانی ئەو تاکە لە ناو خێزان و ناو ئەندامانی کۆمەلگا جێگەی سەرنجی ئەوە بێت تا چنێک ئەم تاکە گومانی ئەوە لێکرێ بەکارێن بێنرێت. تێکچوونی ڕەوشی تاک لە ناو خێزانە ئەکرەیەکێک بێ لە هۆکارەکان دەستبردن بۆ توونتیژی، دەستبردن بۆ شەڕ، مەسرەفی زیادە، هاوڕێتی کۆمەڵانی خەڵکی خراپ، تاوانکردن، ئەنجامدانی کەتن، هەموومان ناکرێ هۆکارێک بن بۆ نیشانەیەک بن بۆ نیشانەکانی لادانی کۆمەلگا و مادە هۆشبەرەکانیش خودی خۆی یەکێک لە هۆکارانی کە تاک تووشی لادانەکە. هەڵکشانی خێرای بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستاندا نائاساییە و ڕەوشێنەکانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکانیش بەوتەی لە ئەمنیەکان و توێژەرانی کۆمەڵایەتی وەک پێویست نین. هاوکات نەخۆشخانە و سنتەرێکی تایبەت با چارەسەری بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکانیش نییە تا چارەسەری تێدا وەربگرن. لەو نێوەندەشدا تەنها گەنجانی بێکار و بێهیوا لەم دەسەڵاتی حکوومەتە دەبنە قوربانی و تاکە ڕێگەش بۆ بەرەنگاربوونەوەی ئەو مادانە هۆشیارکردنەوەی خێزانە لە زیان و کاریگەریەکانی مادە هۆشبەرەکان. ئەحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.